هەرێمی کوردستان 72 کاتژمێری قورس بەڕێ دەکات. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ماوەی 72 کاتژمێر مۆڵەتی کۆتایی داوەتە شاندی هەرێمی کوردستان. سەرچاوێکی ئاگاداریش با شارپرێسی وت. سوودانی وتوێتی بەبێ هەناردەکردنەوەی نەوت لەم مانگە و بەبێ ڕادەستکردنی داهاتی ناوخۆ چاوەڕێی موچەی دیکە مەبن. بە گوێرەی زانیاریەکانی شارپرێس تا سبەینێ یەکشەمە دەبێت کۆنووسی ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئامادە بکرێت. دواتر ببرێتە بەردەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. ئەوە دەبێتە کۆتا کۆنووسی ڕێکەوتن و ئەگەر لە ماوەی 72 کاتژمێردا شاندەکانی هەولێر و بەغدا نەگەنە ڕێکەوتن دۆخێکی سەخت چاوەڕێی 6 موچەی کۆتایی ئەمساڵ دەکات. وەک سەرچاوەکەی شارپرێز وتی لێک نزیک بوونەوە لە نێوان هەولێر و بەغدا هەیە. بەڵام گومانیان هەیە لەوەی دووبارە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەستکاری ڕەشنووسی ڕێکەوتنەکە بکرێت.